هەوڵەکانی فریاگوزاری لە ناوچە سنووریەکانی ئێران عێراق پاش بوومەلەرزەکە بەردەوامە. ئەردۆغان و پوتین هەوڵی چارەسەری سیاسی لە سووریا دەدەن. ژنێکی کورد بە نەخوێنەواری نیگار دەکێشێت. سڵاو، ئەم کاتتان باش، بەخێر بێنەوە بۆ بەرنامەیەکی نوێی کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن بەرنامەکە ڕۆژی نەینی و سێ شەمانە لە دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن بسڵاو و ڕێزین گەرم ئارتهەژە بەهێزە 7.3 لە دەڤەرین کوردان دای لە ئیران و لە هەرێما کوردستانە عێراقی بە سەدان کەس کوشتنەوە و بە سەدان ژی بریندارکردنە. حکومەت کاربەدەستین خواجهی و ڕێخستین مرۆڤانی کاری دکن ji بۆ ئالیکاریان و vەگەڕاندنە ڕەوشە عادەتی لە باژار و گوندên زیانە ئارتهەژێ پێکەتی. دەستە و تاقمە فریاگوزاریەکان و خۆبەخشەکانیش بەردەوامن لە گەڕان بە شوێن ڕزگاربوواندا لە نێو داروپەردووی پاش ئەو بوومەلەرزە بەهێزەی لە ناوچە سنووریەکانی نێوان ئێران و عێراقیدا. شارۆچکەی سەرپێڵی زەها و لە هەرێمی کرماشان گەورەترین زیانی گیانی و ماڵی لێکەوتووە لە ئاکامی ئەو بوومەلەرزەیە. میخوام بە دەمەوێت دڵنیایی بە هەموو لایەک بدەم بە هەموو ئەوانەی دووچاری مەینەتی هاتوون حکومەت هەرچیەکی لە توانادا بێت دەیکات بۆ چارەسەرکردنی کێشەکان لە کورتترین ماوەدا. چالاکوانان دەڵێن هەتا ئێستاش حکوومەتی ئێران هەوڵێکی ئەوتۆی نەداوە بۆ بەدەنگەوە چوونی قوربانیانی ئەم کارەساتە سروشتیە کە بۆتە هۆی نەمانی وزەی ئەلکتریک و کەمبوونەوەی ئاوی خواردنەوەش. ئەمە بێلەوەی هەروە دێ و ژمارەی قوربانیەکانیش لە زیادبووندان. سەرەتا زەمین لەرزەیەکی سوو بوو، بیرمان دەکردەوە کە چی بکەیت. دووهەم دانە ڕوویدا، براکەم لە ناو داروپەردووی خانووەکەماندا گیری خواردبوو. کاتێک کارمەندەکانی فریاگوزاری دەریان هێنایەوە درەنگ بوو، جانی سپاردبوو. هێزی بوومەلەرزەکە بە پێوانەی ڕێختەر حوت و لە دەدا سێ بووە و لە هەرێمی کوردستانی عێراقیش زیانی لە بەنداوی دەربەندیخاندا کە دەکەوێتە پارێزگای سلێمانیەوە. بسبب الهزة الأرضية بەهۆی بوومەلەرزەکەوە کە لە 100 ساڵی ڕابردوودا بەهێزترین بوومەلەرزە بووە، زیانی بەرچاوی داوە لە بەشی سەرەوەی بەنداوەکە و درزیشی کردوتە دیوارەکەی و هەروەهاش بەشێکی بەنداوەکەش ڕۆچووە. زیانێکی زۆری لە بەنداوی دەربەنیخان داوە. هەر لێرە 5 ئۆتۆمبیلی پێشمەرگە و پۆلیسی فیدرالی تێک شکاندووە. لە کاتی بوومەلەرزەکەدا تاوێرەبەر لە شاخەکە بەردەبوونەوە، زیانێکی زۆریدا. ئەگەرچی کاربەدەستان لە هەردوو حکوومەتی نێوەندی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێن بە وردی چاودێری کێشەی بەنداوی دەربەندیخان دەکەن، بەڵام ئەمە نەبۆتە مایەی ڕەوانەوەی نیگەرانیەکانی خەڵک لەو ناوچانەی دەکەونە بەردەم ئاوی ئەم بەنداوەوە. شارۆچکەی دەربەندیخان لە هەموو شوێنەکانی تری هەرێمی کوردستان زیانی زیاتری بەرکەوت. حالا لەم بینای 600 متر تقریبا 8 کەس بوون، دوان بۆسیانی مردوون و لە پاش ئەوشە ئەمە بە تەمەنی خۆم ئەمەیە کەم جارەشتی وا بینم بیست بوو و حاڵەتێکی زۆر سەیر بوو لە وەلامە و ئەویش لە قودرەتی خوای گەورە و هیچ دەسڵاتی نییە. لە دوای ئەوشە مسەرەر و زیانێکی زۆری گەاندە بە هاوڵاتیان و قەڵای شێروانە لە شارۆچکەی کەلار کە قەڵایەکی دێرینی مێژوویە بەهۆی بوومەلەرزەکەەوە زیانێکی زۆری پێکەوتووە، بە تایبەتیش نهۆمی سەرەوەی قەڵاکە. و لە پلانماندا دوای پاکردنەوە لادانی ئەو پاشەڕوانێکە لەهۆی بەهۆی بوومەلەرزەکەەوە لە قەڵاکە ڕوویداوە، دوایەوە دابنیشن پلانێکی بۆ دابنین بەمەستی کەمکردنەوەی زیانەکان و وەستانی زیانەکانی قەڵا لەو شوێنی ئێستادا و بە گوێرەی توانان نۆژەکردنەوەی کە زیانی بەرکەوتووە. مانگی سووری تورکیا یەکەم کاروانی کۆمەک و یارمەتی خۆی نردووە بۆ هەرێمی کوردستانی عێراق کە بریتی بوون لە دەرمان و دەوار و پەتۆ و چەند کەرەستەیەکی تری پێویست. بەپێی دواترین لێدوانەکانیشیان دەستە و تاقمە فریاگوزاریەکان لە شارۆچکەی سەرپێڵی زەها و دەڵێن پێ ناچێت بتوانرێ ڕزگاربووی زیاتری ئەم کارەساتە سروشتیە بدۆزرێنەوە. هەوڵەکانی بەهاناچوون و ڕزگارکردنی قوربانیان لە پارێزگای کرماشانی کوردستانی ئێران بەردەوامە لە کاتێکدا بەهۆی بوومەلەرزەکەی ڕۆژی یەکشەمەی سنووری نێوان ئێران و عێراق زۆرترین قوربانی لەو ناوچەیە دراوە. ئێستاش عیرفان ڕەشیدی بەڕێوەبەری ڕاگەیاندنی ئەنجومەنی سەوزی چیا بە ڕێگای تەلەفۆن لەگەڵماندایە. بەڕێز ڕەشیدی ئەم کاتت باش و دەکرێت پێمان بڵێ لە ئێستادا هەوڵەکانی بەهاناچوون لەو ناوچەیە چۆن بەڕێوە دەچێت؟ بەڕێز عیرفان گوێت لێمە؟ بەڕێز گوێت لێمە؟
لەوە ئەچێ هێڵی تەلەفۆنەکە باش نەبێت لەو ناوچەیە بەڵێ کاک عیرفان ئەگەر گوێت لێمە دەکرێت پێمان بڵێ بەڵێ دەکرێت پێمان بڵێ هەوڵەکانی بەهاناچوون لەو ناوچەیە ئێستا چۆن بەڕێوە دەچێ بەڵێ لەوە چێت کاک عیرفان گوێی لە من نەبێت هیوادارم هاوڕێیانم لە کۆنتترۆل هەوڵ بدەن چارەسەری بکەن. بەڵێ گوێگرانی عزیز ئێستاش دەچینە لای بەڕێزێکی تر کە لە دەربەریخانەوە لەگەڵماندایە کاک چۆمان عوسمان ئەومان لەگەڵدایە بە ڕێگای سکایپ هەر سەبارەت بە بوومەلەرزەکە و زیانەکان لەو ناوچانە. کاک چۆمانم کاتت باش گوێت لێمە؟ بەڵێ سپاس دەکەم. کاک چۆمان دەکرێت سەرەتا پێمان بڵێ لە ئێستادا ڕەوشی فریاگوزاری و بەهاناچوون لەو ناوچەیە چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێم کاتت باشم کاتێ بینرانی ئەزیەوە باش دیارە من داڵەبجەم نەک لە بەڵێ ببوورە ینی ڕەوشی بوومەلەرزەکە کە لە پارێزگای هەڵەبجێداوە پاشان یان کاتژمێر 8 لە پارێزگای هەڵەبجێدا بەڵێ ئێستا بەڵێ کاک چۆمان دەمەوێت بزانم لە ئێستادا هەوڵەکان چۆن بەڕێوە دەچێت بۆ یارمەتیدانی ئەو خەڵکەی کە بەهۆی بوومەلەرزەکەەوە زیانیان پێگەیشتووە. ینی دیارە بوومەلەرزەکە بە شێوەیەکی بەرفراوان ینی لە سنووری پارێزگای هەڵەبجەوە لە چەند ناوچەیەکی دیکە زیانی خۆی گەیان ینی بۆ لە هەڵەبجە لە ناحەی سیدوان و ناحەی خوورماڵ و هەورامان و ناو پارێزگای هەڵەبجە زیانی بە دار و پەردوو بە بڵێن خان و بیناکانی ئەو پارێزگایەکان و تەنانەت لە هەندێک شوێنیش بە تەواوی بیناکانەوە خاپور کرا. بەڵام ئەوەی ئەمەوێت جیازی بکەم لەوەی کە لە ئێستادا ینی تیمە فریاگوزارەکان بۆ شێوە نین لە پارێزگای هەڵەبجەدا بەڵام تەنها ئەوە نەبێت کە لە ئێستادا ینی کۆمەڵی مانگی سوودی تورکی چەناوکاریی کەمی بەسەر هاوڵاتیاندا دابش کردووە. ئەمەش بە شێوەیەکی کەم زۆر کەمەوە هاوکارانی کە بەسەر ناوچەکاندا چونکە بەڕاستی سنووری پارێزگای هەڵەبجەوە چەند ناوچەیەکی دیکە بۆ دەربەنیخان کەلار ینی ئەم ناوچانە بە شێوەیەکی بەرفراوان زیانیان بەرکەوتەوە هاوکارانە بە شێوەیەکی کەمن. بەڵام لە ئێستادا ئەوەی کە زۆر گرنگە ینی ئێمە لە ماوەی ڕابردوودا قسەمان لەگەڵ بڵێن نەخۆشخانەکانی فریاکەوتندا کرد کە پێویستە دەرمان پێویستیان بە دەرمان و چەند پێداویستێکی دیکە هەیە کە لە ئێستادا ینی تەنها ئەوە تیمان هەیە ینی وەک بە شێوە ناون یانی ئێستا ئەکرێت من لە چەند شوێنێک ویستومە بەڵێ هاوکارانە دەگەن بەڵام تا ئێستا بە شێوەیەکی بەرفراوان بەڵێ وەکو حکوومەتی هەرێم چ جۆرە هاوکاریەکی پێشکەش کردووە وەکو دەزانین ئەمڕۆژ سەرۆگۆزیری هەرێمی کوردستان نێچیروان بارزانی و هەروەها جێگرەکەی قوبات تاڵبانیش سەردانی دەربەنیخانیان کردبوو. لە ڕاستیە ینی ئەوەی کە ئەمە لەلایەن هاوڵاتیان من ڕازگۆ بم لەگەڵ بەشێکی زۆر لە هاوڵاتیانە قسەم کرد ئەمەلیشی گەوریان بە حکوومەت هەرێمی کوردستان نییە چونکە لە ڕاستیە ئەو هاوکاریانە دەبوو پێشتر لەو بودجە بەلاحی لە هەرێمی کوردستاندا هەیە بە شێوەیەکی بەرفراوان هاوکایە و بەڕاهاوکاریەک دیاری کرایە بۆ ساڵانەی کە وڵاتێکدا ئەم هاوکاری باڵ ئەم بودجەیە تەرخان دەکرێت بۆ کە کارەساتێکی سروشتی بەسەر ئەو وڵاتانە دابێت. بەڵام بەداخەوە لە ئێستادا هیچ تا ئێستا حکوومەت هەرێمی کوردستان لە ماوەی دوو سێ ڕۆژەیە هیچ هاوکاریشی ڕانەگەیاندووە بۆی کە ئامارێک دەستنیشان کراوە بۆی کە کارەساتە بەسەر ناوچانە داهاتوە. بەڵام لە ئێستادا هەرێک لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی ئەمڕۆ سەردانی باڵێن دەربەخانیان کردووە بەڵام بە شێوەیەکی گشتی هاوکارەکان دیاری نەکراون تەنها سەردانێک هیچ هاوکارێک دیاری نەکراوە. بەڵێ کاک چۆمان وەکو دەگوترێت مەترسی لەسەر بەنداوی دەربەنیخان هەیە لەسەر ئەمە زانیاری چییە؟ پرسیارەکە تێنەگەشتم. وەکو دەگوترێت مەترسی لەسەر بەنداوی دەربەنیخان هەیە لەسەر ئەمە زانیاری چییە؟ من لە ڕاستیات کەمێک دوورترم لە دەربەنیخان وەکرێ ینی زانیاری زیاتر لە کەسێک کە لەسەر سەدەکە خۆی هەیە بەڵام بەپێی و سەر چاوانەیە کە هەیە لە ئێستادا دەربەنیخان وەسەدی دەربەنیخان بە شێوەیەکی گشتی مەترسی لەسەر ئەو خۆتان دەبینن کە ئەم ئەو خان و داروپەردانە ڕووخاون و مەترسی ڕووخانی ئەو بەنداوە گەورەیە هەیە بۆیە پێویستی بە هاوکاری زیاتری حکوومەتی عێراقی لە ڕاستیدا حکوومەتی عێراق باشە حکوومەتی عێراق بەڵێ کاک چۆمان حکوومەتی عێراق هیچ جۆرە هاوکاریکی پێشکەش کردووە لەم کاتەدا؟ لە ئێستادا نازانم حکوومەتی هەرێمی کوردستان چ هەوڵێکی گرتووە بە حکوومەتی عێراق مەبەستم حکوومەتی عێراقم حکوومەتی ناوەندی حکوومەتی عێراق شەوە
چەند وەزیرێک لە دوانانداوەلەوە لە بەرامبەر مەترسیەکانی بەنداوی دەربەنیخانە بەڵام لە ئێستادا وەک دەبێت هیچ هاوکارێکی جدی نیە کە دەربەسەری دەربەنیخان لەو مەترسیە گەورەیە بپارێت بەڵام ئەوکە گرنگە چەندین هاوکاری دیکەی پێویست بۆ دەربەنیخان بۆ پارێزگای هەڵەبجە بۆ کەلام دابین لەبەرەوەی کە ئێستا مەترسیی گەورەتر هەیە. بەڵێ سپاس ڕۆژنامەوان چۆمان عوسمان سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. سپاس. بەڵێ بینەرانی ئازیز ئێستاش دەرهێنەری بەرنامە ئاگادار مەکاتەوە کە جارێکی تر کاک عیرفان ڕەشیدی لە ناوچەی کرماشانەوە لەگەڵماندایە توانیویانە پەیوەندیەکان لەگەڵی دروست بکەنەوە. کاک عیرفانم کاتت باش؟ کاک عیرفان کاک عیرفان گوێت لێمە؟ کاک عیرفان دەکرێت پێمان بڵێ لە ئێستادا هەوڵەکان چۆن لەو ناوچەی کە جەنابتی لێی لە کرماشان بەڕێوە دەچێت؟ لەوە ئەچێت جارێکی تر کاک عیرفان گوێی لە ئێمە نەبێ بە داوای لێبوردنەوە. بەڵێ ئازیزانەوە ئەچێ کاک عیرفان جارێکی ترەوە دەرهێنەری بەرنامە ئاگادار مەکاتەوە کە کێشەمان لەگەڵ پەیوەندیەکەی هەیە پاش کەمێکی تر دێینەوە لاتان. سەرۆک دۆنالد ترامپ ڤەگەڕیە ئەمریکا پشتیگەڕەکە 12 ڕۆژی لە پێنج وڵاتین ئاسیا و گرنگیا سەردانی ji بۆ دانوستاندنان بوو لەسەر پرسا ناوکیە کوریا باکوور و بازرگانیە. سەرۆک ترامپ زووتر ji demê çavarêkirî ji Filipînê ڤەگەڕیا و ئامادەی civîneka bilind ya 18 welatên Rojhilata Asya nebû ji ber ku ew demijbêrekê ji civînê gîrî bibû. Wê ji wezîrê derve xwast amadeyê civînê bibe piştî civîna duh duşembeyê digel serekwezîrên Astralya û Japonê li Manêla Serok Trump soz dan daxuyaneka giring bide li ser Kurya Bakur û bazirganiyê jî sibehî çarşembê duh bi hezaran xwepişandar li Manêla nerazîbûn nîşandan li hember seredana Trump û herwesa hebûna hêzên Emerîkî li Asya. سەرۆکی رووسیا ڤڵادیمیر پوتین پێشوازی کرد لە هاوشانە تورکەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان هەردوو سەرۆک لە کۆبوونەوەکەیاندا باسییان لە بارودۆخی سووریا کرد و هەوڵی دۆزینەوەی ڕێگەچارەیەک دەدەن بۆ ڕەوشی سووریا. سەرۆکۆمەری تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان لەگەڵ هەیەتێک ji حکوومەتە تورکیا رە سەردانە رووسیا کرد û bi serokê Rûsya Vladimir Putin re hevdîtinek pêkanî. Hevkariya me di hemî babetan da berdewam e. Hevalbendiya me ji bo ewlekariya Sûriye û herwiha ji bo dîtina çareseriyê ye li wir. Têkiliyên me li gel Tirkiye baştir dibin. Li gorî sala borî ji sedî 38 bazirganî di navbera me de zêde bûye. Ez gelek kêfxweş bûm bi dîtina te û tu bi xêr hatî. Rastî pircariya hatnameya bahev ji bo xurtkirina rewşa di navbera me de ye. Têkiliyên me yên bi hevra û hevkariya me ji bo paşerojê baweriya me zêdetir dike. Hem Rusya hem ji Tirkiye ve demek dirêje di şerê Sûriyê de cih girtîne. Qesî ku di destpêkê de gelek nakikî di navbera her du aliyan de hebe je niha hevkariya û bi hevre berdewam dike. Rusya ji beriya çendîn heftiya biryara civînekî ji bo çareseriyên pirzgirêkên Sûriye dayî bû û her wiha diyar kirî bûn ku peyê de ji yê bejdara vê civînê bibe. Lê belê paşê ev civîn hat batarkirin û berdevkî Serokkomarê Tirkiye İbrahim Kalin ji gotî bû ku li ser daxwaza Tirkiye ev civîna li Rusya hatiye batarkirin. û tê bawerkirin ku sedema serdana Erdogan ya Rusya ji girêdahiya vê yekê ye. Civîna di navbera Erdogan û Putin nêzî 2 saeta berdewam kir û piştî civînê her du alî di pres konferansê de pirsê rojnamevanan bersivandin. Di civînê de melsermijarên herêmî û yên navnetewî gut û bêj kirin. Bi taybet sermijara Sûriye û pêvajiya vêdawiyê me danûstandin encam dan. Her wiha civîna astane vê pêvajiyê da gelek giring bû. Di qunaxa em giheştînî de em bawer dikin ku zemîne ji bo çareseriyê peyda bûye.
داخویانین ترامپ و پوتین ڤێتنام ئەم gelek giring dibînin û em gelek bextewerîn ku têkiliyên me pêş veçûne. Piştî axaftina Erdogan, Putin ji behsa civîna di navbera her du aliyan de kir û balkêşan li ser pêvajiya siyasî ya li Sûriye. На фоне достигнутых успехов в борьбе с террористами Bi taybetî me axaftin li ser pirsgirêka li Sûriye û şerê dijî terorê li wir kir. Fikra min û serokkomar ew e ku em bêhtir bi hevra kar bikin da ku rewş normal bibe. Di serî de jî ji bo dîtina çareseriyê li Sûriye em piştgiriyê dikin. Gelek şîrovekarên siyasî bawer dikin ku sedema serekeya seredana Erdogan bû Rusya ji bo razikirina wî welatiye. Da ku rê li hember Kurda bigire û nehêlê Kurdê li Sûriye di pêvajiyê siyasî de cih bigirin. Aramacar, dengê Amerîka. وەکوە بێستی سەرۆکی رووسی ڤلادیمیر پوتین و سەرۆکی تورکیا ڕەجەب تایپ ئەردۆغان لە هەفهاتن لەسەر قەیمکردنە هەوڵین ئاشتیە و ڕێکەتنەکە سیاسی لە سووریە گەل و ئەف دوو دەولەتین خودی باندور و خودی بەرژەوەندیین و لە دوو لایەنین لە دژی هەف شەڕێ سووریا چ شێوەیە ڕێکەتنە سیاسی و چ شێوەیە ئاشتیە دخوازن دەگەلمە ji stûdiya dengê Amerîka li Londonê Azad Dîwanî lê kolerê aştî û çareserkirina şer û milmilaniyan kak Azad ev du welat Tirkiye û Rûsya çi ji hev dixwazin li ser mesela Sûriye? Silav ji we re û ji temaşevanên hêjaran. Wek ku zanin rûştina Rûsya û Putin û Erdogan ne li tenê ser faylê Sûriye lê taybetmendî bo faylê Sûriya hatike danîn. Di faylê Sûriya de Rûs çi pêşbîniyê dikin? Rûs pêşbîniyê wayî sereka bawera min de li gor dîtina xwendina vê mesela Sûriya yek jê alîkariya Tirkiye di faylê civandina grupê cîhadî û grupên Sunnî ê opozisyonê yanî opozisyona Sûrî ya ku Sunnî tê de zalin Muslim Brotherhood Xwan Muslimîn û grupên cîhadî civandina wa li ser bazareka arzan li ser guftugoyên arzan ku guftugo li ser mesela guhartina Esed nebe ev niha li asîtana berdewama mesela henê û mesela duwa sunûrkirina grupên cîhadî bi taybet li Idlib grupa Cebhat Nusra یا کو نها ناوی خصیه هی تحریر الشام HTS ناوی کردنا ناوی کو او نراستو خو اریکار برژیما یعنی هر دو فایلا دا اریکار برژیما اسد و رژیما ایرانی رژی اف از باور دکم اف تشتی روسیا پیشبینی دکی به ترک جوی گفتگوی خود ترکات فایل سوریا دا مثلا ترک چی پیشبینی دکن اف مثلا کدی ترک دخوازن هدف هوای سرکا چوساندن یان لاوازکردنا پروژێکتا فدرالیە باکووری سووریا یا و کورد و هاپەیمانی وڵاتێکاتێن عەرەب و سوریانی تێدا و دخوازن بەریکەرمکە توبێژی هەوڵێنوان بەسنج بۆ ئینانە ئاشتی لە سووریا ینی ئەف هەوڵێنوان ئەف داوەسەدنی رووسیا و تورکیا بەسنج بوو مەسەلا ئاشتیە از باور ناکەم ئەف بەس بنج بۆ ئاریکاریە بۆ ئاشتیە بەڵکی هەنێک ئاریکار بێت مەسەلەی پرۆژێکتی رووسیا سووریا دە پرۆژێکتی تورکیا سووریا دەلێ باوەڕ ناکەم تشتێکی وها بینیش بۆ ئاشتیش بەرک و دفاعی سووریا دە نەبتەنی رووسیا و تورکیانە دفاعی سووریا دە یعنی رووسیا و تورکیا و ئێران و ڕژێمە ئەسەد دفاعی سووریا دە دی پلێری دی هەنە دی کەسی لایەنی دی هەنە بهێزن سووریادا یەکی ئەمریکا و SDF یان هێزن سووریا دموکراتیک لەنگری وا کورد و پرۆژێکتا فدرالیە باکووری سووریا و کورد و پێکهاتەیەن عەرەب و سریان تێدا ئەرێنیکردنە و دوێ فدرالیە دەکار بکەن باوەڕ ناکەم ئەوەی تورکا و هەر باوەڕی ناوەرە تورک و رووسیا کێمە هەتا یعنی من دخواست وێ نابێژم بخواست وێ پرسیارشتە بکەم کاک ئازاد یعنی تورکیا وەکتە گوتی چەند مەبەست هەنە بەتایبەت یەک مەسەلا کوردایە لێ رووسیا وێ باوەڕی بە تورکان بینە دەبێ مەسەلا ئاشتیەدە چونکو تورکیا پتر نزیکی سووریا و بتر باندۆر هەیە لەسەر مەسەلا شەڕی سووری از باور ناکەم ئەv ئەرێنی ئەv پەیمانە رووس و تورکا فایلی سووریدا سەرکەفتی بێ هەتا بداوی بەلکی هینەک تشتا پێش بخێ لێ نە سەرکەفتیە ji ber رووس باوەریەک تورکا ناینن دەستی تورکا ئاریکاریە گروپی جیهادی هەیە و تورکیا بەردەوام پشتگیریە مسلم برادرهود کە ئەخوان مسلمین دکێ و گروپین سنی دکێ رووسیا دیش بێنا گومانە ینی بەلکی بۆ نمونە 7 ئۆکتۆبەری دە مەها بۆریدا وەختا بۆ ترک لەشکری ترک هاتە ناو بە هەرێما ئەدلبێ
بەری گۆهەرێ هەرێما ئەدلبێ بێشەر هاتە ناو هەرێما ئەدلبێ ئەو هەرێما گوت بەدەستی جەبهەت نوسرادا بێشەر بە هاوپەیمانیان بە ئەرێنیە جەبهەت نوسرا ڕمشتناوە لەبەرێکی چێ بوو لە هەرێما باکووری ئەدلبێ بەهاورا لەشکری تورک پێشوازی لەشکری ترکردن یعنی خۆ پێشاندان کردن پێشوازی لەشکری ترکردن هاوپەیمانی جەبهەت نوسرا ینی تورک حتا ئەگەر بێ بخوازی جبهت نصرة بگوهرتن و گروپ جهادی دیت خوازی دینی وک احرار الشام و سلطان مراد اورجی گروپ گریدانی و قاعده رهنا بله کاک آزاد يعني قالك بكرتي يعني روسيا دخوازه جه بقرا بتر هلبته تشكو بشتنج حولك امريكي جبوان رهب مثلا اشتي لسوريا يعني بس باورناكم اف حركتها يعني اف بيمانه روسيا وتركيا دفاع لسوريا دغهرتني مزن شيء بكي روس دخوازی وقت میش تر پیشی دیار کرد دخوازی پروژه سوریه دا یارمتی ناراست خوش رژیم اسد و ایرانی را و روسیه را بیت پروژه واب سوریه دا دریا ترکیه را ترکیه دخوازن اریکاریا روسا ریل پیشیا پروژه دم فدرالیا کرد و عرب و سوریانی الباکوری سوریه کاک آزاد دیوانی لکولری آشتی و چالسریا شران سپاس جلندن دیگل دنگی امریکا بو ئامینە ژنێکی کوردی دانیشتووی ڤێرجینیایە بۆ ڕەوێنەوەی خەمەکانی غەریبایەتی وەک خۆی دەڵێت دەستی کردووە بە نیگارکێشان. تابلۆی کیمیابارانی هەڵەبجە و بۆردومانی قەڵاتزێ و کۆڕەوە مەزنەکەی کوردستانی عێراق بەشێکن لە تابلۆی خەیاڵەکانی ئامینە. ئەو ژنە کوردەی غەریبایەتی چەند ساڵی ئەمریکا کردوێتی بە نیگارکێش. ڕسمێکم دروست کرد سروشتی کوردستانم دروست کرد شاخ و دار و درەخت و ئەو شانم دروست کرد بۆم بردن لەگەڵ منداڵەکان چوومە مەکتەبێ بۆم بردن ئیدی بەلانەوە زۆر جوان بوو خوێندەواری منێ نازانم نەبنووسم نەبخوێنمەوە لە ژیانمدا نەچوومە مەکتەب شتی. ئەم ژنە کووردە خەڵکی قەڵاتزێ لە هەرێمی کوردستان زیاتر لە 15 ساڵە لەگەڵ خێزانەکەی لە شاری هەرسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا دەژی. ئەو لە ماڵەوە پەناگایەکی باشی بۆ تەنیاییەکەی خۆی دۆزیوەتەوە. ئەو لەو حانەم کڕی و دەرمانشتم کڕی ئەو بۆ ئاغانەم کڕی فڵچەم کڕۆڵە دانیشتم بە خۆم ڕۆژەیە دادەنیشتم ئەگەر لە ئیشان بوومەوە چێشتم لێ ماڵشتم ئیش وشتی ماڵێم کرد ئەوزا بە خۆم دادەشتم ئەو ڕسمانە دروست دەکەم ئیدی خۆشی و ناخۆشی کوردستان. تابلۆکانی ئەم ژنە کارکردنە لەسەر خەیاڵەکانی دەست و فڵچە و دانیشتنەکەشی لەبەردەم تابلۆیەکدا وەک تابلۆکان سادە و ساکارن بەڵام جیاوازی ئەم ژنە کووردە لەوەدایە بەدڵ نیگارەکانی دەکێشێ. ناوەڵەگە لە قەڵاتزێ بوو بامایە نەدە پڕژامە سەر چکە ئەو شتانە لەبەر چاوی خۆم بوو لە ناویدا دەژیان لە کۆڵانەکان دەژیان لە ناو جیرانەکان دەژیان ئیدی لە ناو خزم کە سوکاری دەژیان لە وڵاتەکەی خۆمدا دەژیان باوەڕ ناکەم پڕژا بامایە سەر ئەو شتانە. ئەو تابلۆیانەی لە ژوورێکدا تەنیایی دایانکێشێ بەم دواییانە لە ڤیستیڤاڵێکیشدا پیشانی خەڵکی کورد و بیانیشدرا. شتێکی زۆر سەرنجڕاکێشە ژنێک لە بەو تەمەنەوە کەوتۆتە تاڕاوگا و لە تەنیایی وای لێ کردووە لەم وڵاتەیە خەونەکانی خۆی بیرەوەریەکانی خۆی بە ڕنگ بە فڵچە بیکاتە ناو چوارچەوەی تابلوویەکەوە و لە فستیڤاڵێکی بەو شێوەیە ناوێتی دەوێت پیشانی هەموو نەتەوەکانی ئێرە بدات کە لەم فستیڤاڵە بەشدار بوون. هونەری ئەم ژنە کووردە گەڕانەوەیە بۆ وێنەکێشانی سەردەمی منداڵی لە جیهانی هونەریشدا ئەوە باس کراوە. ئەوە تا پیکاسۆی مەزن وتوێتی دوای هەموو خوێندن و ئەکادیمیا و سەرقاڵیە دواتر دەمانەوێت تابلۆیە بکێشین وەک زەمەنی منداڵی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤێرجینیا.
دێرا ڕەبان هۆرمز لە باژارۆکێ ئەلقوشیێ هەرێما کوردستاننا عێراقی ئێکەژێ دێ ڕوش نەوارên herî kevnarên herêmê ku di çay da hatiye duristkirin ji bilî ku ew peristgeheka kevnara herêmê xelkê wê herêmê ji mesîhî êzdî û musulmanan jî qesta wê dikin ji bo çareseriya ji nexweşiyan bi taybet çareseriyên nexweşiyên zarokan. دێرا ڕەبان هورمز êk ji dêrên here kevnarin li Iraqê ku li çerxê heftê zayînî hatiye duristkirin û dikevîte bakurê deşta Mosul li serê çiyayê Elqoş. Şêwazê evê dêrê ji çendîn joran pêk têtin û zêdebarî hola îbadetî. Her wesa dehan şikeftan li derdorên wê hene lewma çavikê kamîra dengê Amerîka zorbey tunêl û şikeftên dêra Rebban Hurmiz geriya. Wasa diyar kir ku zêdetir ji 20 şikeftan lê hene û ev şikefte bi şêwazê tunêlan bi hevdû ve têne girêdan. هذا الأمنية ماله مثل خلينا نقول المزار ماكو اف جهه مرادایە وەک مەزارێکەیە ئەگەر تە مرادێک هەبێ هێ دەستی خۆدەینە سەرڤەر خەڵکێکی زۆر تێنەڤر هذه قبر ربان هرمز ئەڤە گۆرە ڕەبان هۆرمزە ڕەبان هۆرمز ئەو کەس بوو کو ئەف دێر ئامادە کرد دێ چەرخە حەفتاندا بەری 1400 ساڵ و ئەف زنجرە بۆ وەیەکەیە کو ئەگەر کەسێک نەخۆش بێ یان ترسێک لە جەم هەبێ یان کێشەیەک هەبێ ئەڤی هەسینی داتینە سەر گەوریە خوا ئەها وەک من ئەگەر یەک بێشێ یان نەخۆش بێ هەر کەسێ نەخۆش ببیت ئەvê زنجیرê li dûr hevkawît werînîn û sax dibît. Bêguman digelvê çendê em dua û nivêja bû dikein û daxwazê ji Rebban Hurmizî dikein şîfayê bû virê ket û xelk hene her li vê derê sax bûyîne. Rojane kiristiyanên deverê qesta dêra Rebban Hurmiz dikin û hinek ji bo miradekê dihên û duayên xwe ji dil dikin û hinek dibêjin ev cihekê pîroz e û fere berdewam seredanî lê bihêne kirin. هذا دير الربان هرمز قديم ئەvە دێرا ڕەبان هورمز یا کێبنارە بەریا هەزاران ساڵا ئەم دەینە vêrewekî kultureke kevne ji ber vê stemanokê xelkê me dibînît çi cara mirtah nabîn û hemî dema kêşe durust dibin em nizanin ka wan çi divêt ji ber vê çendê em dêyne vêrê da ku derûnê me mirtah bîn. Li çerxê hefteyê zayînî Rebban Hurmiz ji welatê Îranê li devera Ehwas hatiye Iraqê. Bo mavê 37 salan li bajêrê Diyala jiyan borandiye û dîvda hatiye çiyayê Meqlûbî bo mawekê kêm li wêrê Akincî bûye û ekser hatiye çiyayê Elqoş û dest bi avakirina evê dêrê kiriye û heta gihiştiye ewî radey zêdetir ji 1200 rehbanan li evê dêrê kar kir û li temenê 87 saliyê da Rebban Hurmiz çûye berdilovaniya Xwedê. Kawa Umer dengê Emerîka deşta Mosul. û li dawî Misr dibe qonaxa derbasbûna penaberan ji welatên cîhanê. Aynîgal di sala 2009 da bi malbata xwe re ji Somalê riviya ji ber şerê dijî grupa El-Şebab. Ew riviya Mesrê û di sala 2011 da mafê penaberiyê wergirt. Dengê lîstikên agir hîn wê ditirsînin. Dema ku em vê tiştî bîsîn, gelek tiştên boyî em tînin bîra xwe. Tu dizanî ew dengê gulan û teqînên tîne bîra me. Ajansa penaberan Yaneteweyên Yekgirtî bêhtirî sê par ji penaberan û kesên daxwaza penaberiyê dikin tomar kirin li Mesrê ji Efrîqiyane. Bi piranî wan ji Sudanê, Ethiopya, Eritrea, Sudana Başûr û Somalê ne. Ji sala 2014 ve hunermendê Mesrî Can Milad piştgiriyeke psîkolojî pêşkeş dike. Ew tîma xwe birexistinên nehukûmiyên welêt re kar dikin bi çêkirina kursên sema, şêwekarî û şano ji penaberan re. Bîrokeya fêrkirina hunera şêwekarî bi giştî ew e ku du tiştin neyînî ji nava xelkê derxî çi astengî bin yan serborên xirab bin ku ew rastî tên û hewl bidey cihekî dabîn bikey ku xelk enerjiya xwe têda bikin erênî. Aynî hîn tabloyên dikeşîne û dixwaze kesên derdora wê jî wek wê bikin. Ev diya min e, dewleta min e dayikê ye. Ez li vir dijî min xwediyên min li virin.
وی راهێنانە خوا بداوی ئانی وەک شیرەتوانێ ئاستەنگیان و نها بە ئاواکی هەفتانە کۆرسên هونەرێ دەدە لە دبستانێکە خۆجیهی ji بۆ zarokên Somalî. ئەو خەیال دەکەن ku dixwazin bibin çi, çawa û çi ji wan çû, ew heta dikarin tiştên xwe yên çûyî resim bikin. Cihekî aram ku zarok dikaribin xemê xwe hevbeş bikin û vegerin jiyaneke normal. هەتا بەرنامێکی تر کاتێکی خۆش. بەحاڵ.